لەبەر سەلامەتی لێکۆڵینەوە هەندێک وردەکاری هەیە دووباری دەکەمەوە لە ناو ڕاگەیاندنەکانە ئێمە بڵاوی ناکەینەوە وەکو کاری میهنی خۆمان بەڵام ئەوەی کە تا ئێستا کراوە تۆمەتباری سەرەکی ڕووداوەکە دەستگیر کراوە و شنیار بەڕەحمەت بێ ئیفادەی وەرگیراوە ئیفادەی سەرەتایی و پاشکۆژ وتەیشی وەرگیراوە و چۆنیەتی ئەنجامدانی تاوانەکەی گێڕاوەتەوە ئەمە بۆ ڕێکارەکانی لێکۆڵینەوە کارێکی باش بووە کە توانیویانە بەو دەست و بردیە وتەی مەجنا عەلەیی وتەی تاوان لێکرا وەربگرن و بەشێک لە گرتە ڤیدۆیانی کە لە تۆڕە کۆمەڵایەتەکان بڵاو بۆتەوە بەشێک لە گردە ڤیدۆیەکان بەشێکە لە ئیفادەی ناودۆسیەکە کە شنیارداوێتی و لە ڕووی قانونیشەوە مادە 216 ئوسوڵی مەحاکەماتی جەزایی دەڵێ وتە ئیفادەی سەرەمەرگ واتە ئەو ئیفادەی تحت حەشیەت المەوت دەدرێ دەکرێ بینایی قەراری لەسەر بکرێ کەسوک ئێستا ئێمە لە پزیشکی دادین دوای تاوکردنی شوکارەکانی پزیشکی دادی تەرمی شنیار دەگوێزرێتەوە بۆ زێدی خۆی کە لە 3 سایقە لەوێ بە خاک دەست پێدرێ و هەر لەوێش پرسەی بۆ دادەندرێ